عوسمان عەلی سەعید وڵا ئەمە لە ئێران دەستم پێ کردووە پێش 1970 ڕاپەڕینەکەی هەڵەبجەوەی کە مزاهرەمان پێوت کە کرای ئەمە چوونە ئێران کە چوونە ئێران مدەتێک لە سەریاز بینندوایەوە هاتیینە جوانڕۆ وایەوە کە کیمیاوەکە بوو 1970 کاگوریا هاو بۆ جوانڕۆ لێ من پێشتر دوکانی تەجیلاتمە بوو تەجیلاتەکەم گۆڕاوتمە بە عمل نایەوەمانە حەزم لە سنعەتی کرد کە خزمەتی پێ بکەم لە هەڵەبجا ترەوە بوو کلیلسازی هەڵبژارد و دەستم کرد بە ئیشی کلیلسازی لەگەڵ کاگوریا هەر هاتیینە لە ئێران لە نەوەیەک و هەرچەند دەرگاوچت لە هەڵەبجا کەم بوو بە هۆی بردومان و خەڵکی هەڵەبجە کەم دەست و لێ خۆما و بدامان بۆمانە دەرگاوچت کەم و بەڵام هەر بەشی ئەمەخوا ڕزقیە ناردووە ئەبوو ئیشەکە جاران کێلۆنێک بڵێن بە 250 دیناری سوئیسری بوو سای کێلۆن هەرزانترە شتی سینی هەیە جۆزەیەک هەیە بە 3 کلیلۆ بە 2009 ئێمە کلیلێ دروستەکەین بە 1500 دینار کابرا جۆزەکە بکڕێ مەسڵاحەتێتی سینیەکە کڕێت هینە بەڵام جۆزەی شەیە بە 18 دلار و 20 دلار هەر یەک جۆزە بڵێن شوێنی کلیلەکە وەکو ئەمە خۆ هەیە بە 18 دلار و 20 دلار یەکدان لەو دوکانە کلیل دروستەکەین تەسلیحاتی بڵین بۆ ماڵانەگەرێکی کێلۆنی بوێ بۆی دانین اینجا سویچی سیارە دروستەکەین ون بوو یان ون نەبوو هەرتیان ئەەکەین کێلۆنی ئەم تورکی و مورکیانش ئەچین لە ماڵانە زۆرجار ئەی بەسیم بۆیان دەستکەکانی ئەوەی کە پەیوەندی بە کێلۆن و ئیشی سویچی سیارەوە بێ هەموویەکەین ئێمە خۆی وەختی خۆی هەر برازایەکم پێش ئەوەی کە خوا بێنێتە دنیاوەمانە وتم ئەگەر کوڕ بێ ناوێنێم ئیمداد یارمەتی دەر دوکانەکەی شمردندا و ناوەی ئیمداد یعنی یارمەتی دەری کلیل کە ئێمە یعنی وەکو یارمەتی ئینسانێکە دەین کە کلیلێکی بۆ دروستەکەی نەچی تۆ دەمی ئەو ئینسانەوە دەرگاکەی داخراوە سویچی سیارەکەی داخراوە جاری وایە سوتوی کردووە مناڵێ لە ناو سیارەکە بووە بۆ خۆی نووسووە باوکی هاتووە توێتی نامەوێت ئەزیێتی سیارەکە بەم یام شوشەیە بشکێنم مناڵەکە لە هەستی پێ بکەوەمانە ئیتر هاتووە ئێمەش چوین فریا کەوتوین دەرگاکەمان بۆ کردووەتەوە بووینە فریادە ڕست بووی لە پاوە جارێکیان سواری سیارەیەک بووم بۆ جوانڕۆ پاس بوو ئەوان تووبوس و شتێکی ئەوان پێوت لە ئێرانە کە سوار بووین لەوێ پیاوتیان لە پازدارێکم پرسیوتمە کلیلە چیە لە ملتا تیمیامی بەهشتە ئیمجا ڕەفیقەکانم شەهید بوون من شەهید نەشودەم هەنی پێی ناخۆش بوو ئیتر ئیمانیان وا بوو ئەوان بە وەکو خۆیان ئیمانیان بەوە هەبوو کە ئەم کلیلە ئەیان با بۆ بەهشت چوین بۆ سەیران لەگەڵ مناڵەکانەوەمانە ئیتر جا من زۆر یعنی لەوەتی عمرمە باوەڕ ناکەم دوو شتم گم کرد بێت ئەو سویچە ئیتر مناڵەکان ئەوەنە دەوایان لێکردم لە سەیرانوانە با دڵیان نەشکێنم و بیانەمێ ئەوەنە یان بەدەستیان و ئاخرێکە لە بینی ئیناگەم بوو هەتا دەرنەفیزێکیشم پێ نەبوو ئەوە سیقەم بە خۆم بوو کە شتەکەگەم ناکەممان لێگەم بوو ئەم محەممەدی کوڕمان تەلەفۆنم بۆ کرد ئەو ناتبوو لەگەڵمانەوە ماتۆ ڕێگات و دەرنەفیز و چەکشوچی بۆێنان تۆپەکەمان کرد و بەیانی هاتم لە دوکان سویچەکەم بۆ دروست بێت